بەناوی خوای بەخشندەی میرەبان سڵاوتان لەبێ بەڕێزان پێخۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی ژێرخان پێتان دەگەمەوە هەڵبەتە ئەمانەوێت ئەم شەو تیشە بخەینە سەر داهاتی نەوتی هەرێمی کوردستان بە تایبەت لە یەکێک لە ساڵەکانی 2019 بە تایبەت وەردەگرین هەڵبەتە لە دوای قەیرانی دارایی بە دیاریکراوی لە دوای ڕاگەاندنی سەربەخۆ فرۆشتنی داهات نەوتی هەرێمی کوردستان و ئابووری سەربەخۆ لەلایەن حکومەتی هەرێمی کوردستانەوە قەیرانێکی جەنجاڵی ئابووری ڕووی لە هەرێمی کوردستان کرد کە تەنانەت هاوڵاتیەوە هیچ لە داهاتی هەرێمی کوردستان حاڵی نەبوو و نازانێ لە دوای قەیرانەکەەوە چەند داهات ڕووی لە هەرێمی کوردستان کرد و داهاتی ساڵ بە ساڵی هەرێمی کوردستان لە دوای دروستبوونی قەیرانەکەەوە چەندە و تەنانەت پەرلەمانتارەکانیش ڕایەگەێنن دەڵێن ئێمەش هیچ زانیاریکی وردمان لا نییە تەنانە حکومە نایدا بە پەرلەمانتارەکانیش ئەمانەوێت بزانین کە داهاتی نەوتی هەرێمی کوردستان لە بودجەی 2019 چەند بووە و ئایا ئەم داهاتە چۆن مامەڵەی پێوە دەکرێت و ئەشمانەوێت بپرسین تێپەڕینی مانگێک بەسەر ساڵی 2020 و نەبوونی هیچ بەرچاوڕوونیەک لەبارەی داهاتی نەوتی هەرێمی کوردستانەوە ئەمە چیمان پێ دەڵێت دوا بە دوایی چەند هەواڵێکی ئابووری لەگەڵ میوانەکەم دواتر پێتان ئاشنا دەکەم شەنوکەوی بابەتی داهاتی نەوتی هەرێمی کوردستان دەکەین یەکەم هەواڵیشمان لەبارەی پارەی خزمەتگوزاریەکانی نیشتەجێبوون نامێنێت بە بڕیارێکی ئەنجومەنی وەزیران تاوەکو کۆتایی مانگی 6 پارەی خزمەتگوزاری یەکەکانی نیشتەجێبوون نامێنێت و حکومەت خۆی خزمەتگوزاری بۆ ئەو شوێنانە دابین دەکات دەستەی وەبەرهێنان دەڵێت کاریگەری ئەرێنی دەبێت و باری سەرشانی هاوڵاتیانی سوک دەکات میران سەفین بەڕێوەبەری نووسینگەی خانوبەرە لە هەولێر ڕایگەیاند پێداچوونەوە بە نرخی خزمەتگوزارەکاندا بکرێت تا ڕادێک شتێکی باشە بەڵام نەمێنێ یان بدرێتە لایەنێکی حکومی سەرپەرشتی بکە بەڕاستی بێسەروبەریەکی زۆر دەکەوێتە ناو بواری عقارات لە ڕووی نرخە و لە ڕووی دانیشتوانیشەوە خاوەن پرۆژەکان دەڵێن جێبەجێکردنی بڕیارەی خزمەتگوزاری بۆ یەکەکانی نیشتەجێبوون لەلایەن حکومەتەوە ئەگەری ئەوەی هەیە مەیلی وەبەرهێنەران بۆ وەبەرهێنان کەسب بکات و ئەمەش کەرتی وەبەرهێنان و ئاوەدانکردنەوە لاواز دەکات خاوەن پرۆژەکان دەڵێن جێبەجێکردنی بڕیاری پێدانی خزمەتگوزاری بۆ یەکەکانی نیشتەجێبوون لەلایەن حکومەتەوە کارێکە کە بۆ ئەو پرۆژانە ئەستەم دەبێت محەممەد شوکری سەرۆکی دەستەی وەبەرهێنانی هەرێمی کوردستان ڕایگەیان لە کڕین و فرۆشتنی یەکەی نیشتەجێبووەکان پارەیەک وەردەگیرە لە مانگی 11ەوە ئەوە نەماوە تەنزیم کراوە ئێستا خەڵگە و بڕە پارەیە نادات بڕیاریشە بە دڵنیاییەوە ئەو بڕیارە دەبێت جێبەجێ بکرێت و مەبەستی ژلەی کەمکردنەوەی قورسایی لە سەرشانی هاونیشتیمانیان و نیشتەجێبوونی ئەو پرۆژانە. ڤایرۆسی کۆرۆنا هەناردەی بەرهەمە چینیەکان بۆ هەرێمی کوردستان کەم دەکاتەوە. بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە چین و ڕاوەستانی بەشێکی زۆر لە کارگەکانی ئەو وڵاتە بەشێک لە بازرگانە کوردەکان کاڵا و بەرهەم لە وڵاتی چین هاوردە دەکەن ناتوانن سەردانی ئەو وڵاتە بکەن بەو پێی کە بەشێکی زۆر لە بازاڕەکانی کوردستان پڕەتی لە بەرهەمی چینی بۆیە بازرگانەکان هۆشداری دەدەن ئەگەر بێت و دۆخی ئەو وڵاتە بەم شێوەی ئێستا بەردەوام بێت ئەوە نرخی ئەو کاڵا و شمەکانە لە داهاتوودا بەرز دەبێتەوە کە لە چینەوە هاوردەی هەرێمی کوردستان دەکرێت چین وڵاتە زلێزە ئابووریەکەی جیهان کەم وڵاتەیە پەیوەندی بازرگانی و ئابووری لەگەڵ نەبێت یاخود کاڵای هاوردە نەکات ماوەی مانگێکە بەوەی ڤایرۆسی کۆرۆناوە بەشێکی زۆری کارگە گەورەکانی لە کارخستون و زیانی ملیارەها دۆلاری پێگەیاندووە بازارەکانی هەرێمی کوردستانیش کە پڕەتی لە کاڵا و کەرەستەی چینی بێبەش نییە لە دەراویشتە ئابووریەکانی ئەو ڕووداوە بە جۆرێک بازرگانانی هەرێم پێشبینی کاریگەری نەرێنی لەسەر بازار دەکەن لاگەری بەردەوامی ئەم دۆخە ناسەقام گیرێ تەندروستیەدا.
هەواڵی کۆتامان مانگی ڕابردوو بە بەهای 6 ملیار دۆلار نەوت فرۆشراوە. وەزارەتی نەوت ئاشکرای کرد مانگی ڕابردوو بە بەهای زیاتر لە 6 ملیار دۆلار نەوت فرۆشراوە. لە بەیاننامەیەکدا کە ئەمڕۆ بڵاوکراوەتەوە وەزارەتی نەوتی عێراق ئاماری کۆتایی هەناردە و فرۆشتنی نەوتی لە یەکەم مانگی ئەم ساڵەوە بڵاو کردەوە کە لەو مانگەدا 102 ملیۆن و 495,497 بەرمیل نەوت هەناردە کراوە. تێگڕای داهاتەکەشی 6 ملیار و 195 ملیۆن و 446,000 دۆلار بووە. عاسم جیاد وتەبێژی وەزارەتی نەوتی عێراق ڕایگەیاند مانگی کانونی دووەمی ساڵی 2020 ڕۆژانە تێگڕا 101 ملیۆن و 62,366 بەرمیل نەوت لە کەلگەکانی ناوەڕاست و باشووری عێراق هەناردە کراوە. لە کەلگەکانی کەرکووکیش 1 ملیۆن و 114,035 بەرمیل نەوت هەناردەی بەندەری جەیهان کراوە لەگەڵ 309,096 بەرمیل کە بە تانکە ڕەوانەی ئوردون کراوە. بە پێی ئامارەکە تێکڕای هەناردەی نەوت لە ڕۆژێکدا گەیشتۆتە 3 ملیۆن و 306,000 بەرمیل. بە جۆرێک لە بەندەرەکانی بەسرەوە 3 ملیۆن و 260,000 بەرمیل و لە بەندەری جەیهانی شەوە ڕۆژانە 36,000 بەرمیل نەوت هەناردە کراوە. ڕۆژانە 10,000 بەرمیل نەوت ڕەوانەی ئوردون کراوە. تێکڕای نرخی 1 بەرمیل نەوتیش لە مانگی ڕابردوو 6.45 دۆلار بوو. دووبارە سڵاوتان لەبێ بەڕێزان لەگەڵ میوانەکەم بەڕێز محەممەد کاوانی ماستەر لە نەوت و گاز شەنوکەوی تەوەری ئەم شەومان دەکەین لەبارەی نادیاری داهاتی نەوتی هەرێم لە بودجەی 2019. کاک محەممەد کاوانی سوپاس بۆ ئامادەبوون لە ستودیۆکانمان لە شاری هەولێرەوە کە لەگەڵمانی. ئەمەوێت بپرسم دوای تێپەڕبوونی مانگێک بەسەر ساڵی 2020 هێشتا داهاتی 2019 ئاشکرا نەکراوە کە داهاتی ساڵێکی فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان چەند بووە. لە کاتێکدا حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەی هەشتەمدا کۆمپانیایەکی ڕاستپاردووە بۆ وردبینیکردنی داهاتی نەوت. ئەمە چیمان پێ دەڵێت؟ سەرەتا بە ناوی خوای گەورە دەستخۆشی لە کەناڵە جوانەکەی پێیام و بەرنامە جوانەکەی بەڕێز دەکەم بۆی بابەتەکە زیاتر دەوڵەمەند بکەین و باش لە بابەتەکە بگەین. بەداخەوە لە هەرێمی کوردستان لە ماوەی ساڵی 2019 تاکو ئێستا هیچ راپۆرتێکی کۆمپانیای دیلۆتمان نەبینیوە لە بواری نەوتیدا کە ئەو کۆمپانیە لە 5 دەی 2016 گرێبەستێکی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان کرد بە مەبەستی وردبینیکردنی لە بواری نەوت و گاز و داهاتەکانی لە هەرێمی کوردستان. دیارە ئەو کۆمپانیە لە ماوەی 2016 تاکو 2018 6 راپۆرتی لەو بوارەدا دەرکردووە کە هەر راپۆرتی سێمانگجارێکە، بەڵام بەداخەوە لە ساڵی 2019 هیچ راپۆرتی نەبووە. بە تایبەتی شەشمانجی یەکەمی 2019 کە ئەبوایە تۆزێک راپۆرتەکانی گشتگیرتر بووایە و لە دوای ئەوەش کە لە 15 حوتی 2019 حکوومەتی کابینەی نوێ حکوومەتی هەرێمی کوردستان دروست بوو کە بۆ ماوەی 6 مانگ ئەو کابینەیەش نەیتوانیوە هەم راپۆرتەکانی دیلۆیت بڵاو کاتەوە هەم وەزارەتی شوەکو خۆی تاکو ئێستا راپۆرتێکی گشتگیری بڵاو نەکردوتەوە لە بوارەدا. ئەوەی زۆر گرینگە من ئاماژەی پێ بدەم لێرە دیارە لە کارنامەی کابینەی نوێ حکوومەتی هەرێمی کوردستاندا بە تایبەتی لە ئاستی چاکسازی لە بڕگەی شەشی ئاماژەی بەوە کردووە کە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی کارکردنی شەفاف بێ هەوڵ بدا بۆ چەسپاندنی شەفافیت لە بوارە داراییەکان لە ناو قەوسێکە داهاتی نەوت و گازی باس کردووە. هەروها باسیەوەشی کردووە ئەبێ هەوڵ بدرێ بۆ دروستکردنی یاخود دەستەی کارجێڕی سندوقی کوردستان بۆ داهاتە نەوتەکان دروست بکرێ کە بەداخەوە ماوەی 6 مانگە حکوومەتی هەرێمی کوردستان دەست بەکار بووە ئەو سندوقە تاکو ئێستا دانەمەزراوە کە من پێم وایە ئەگەر لە ڕووی یاساییەکەوە لە ڕووی ئیداریەکەوە لە ڕووی کارجێڕێکەوە سەیری بکەیت ئەتوانی بە دروستبوونی ئەم سندوقە زۆربەی کارەکانی نەوت و داهاتەکەی لە هەرێمی کوردستاندا شەفاف بکرێ ئەگەر بە دەستێکی ئەمین و بە دەستەیەکی کارجێڕی باش ئەو سندوقە بە پێی یاسای ژمارە 2 ساڵی 2015 کاری لەسەر بکرێ. ئەوەی لێرە داگرینگە ئەوەیە خاڵی یەکەم لە کارنامەی
لەماوەی حکومەتی هەرێمی کوردستاندا ئاماژە پێدراوە بەڵام داهاتەکە هەتا ئێستا وردبینیتیان نەکراوە و هاوڵاتیان هیچ داتا و زانیاریەکیان نییە. خاڵی دووەمیش لە ڕووی یاسای پێدانی زانیاری کە یاسایەکی بەرکارە لە هەرێمی کوردستان کە پێویستە هەموو دام و دەستگاکانی حکومەتی هەرێمی کوردستان لە ماوەی کارکردنیان هەموو ئەو داتا و زانیاریانەی کە کردویانە لە ماوەی ساڵێکە یاخود لە ماوەی 6 مانگ هەموو هاوڵاتیەک دەستی بگا بەو داتا و زانیاریانێت جگە لە زانیاریایەک نەبێت کە کاریگەری لەسەر ئەمنی نیشتیمانی یاخود ئاسایشی نەتەوەی گەلی کوردەبێ. بۆیە من پێم وایە بەپێی ئەو سێ خاڵی سەرەوەی کە باسم کرد پێویست بوو لە کابینەی تازای حکومەتی هەرێمی کوردستان و لە کابینەی هەشتەمیش لە ماوەی ساڵی 2019 تاکو مانجی عەوت بیتوانیایە هەندێک لە راپۆرتەکانی دیلۆت و نەوتی ئەو ساڵانەی کە فرۆشتوێتی پیشانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بدا. دیارەوەی لێرەدا گرینگە پێویستە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بزانن لە ماوەی ڕابردوودا بەهۆی سێ فاکتەری سەرەکیەوە دۆسەینەوە دۆسەیەکی ئالۆزە. خاڵی یەکەم ئەوەیە کە دۆسەینەوە تێکەڵی سیاست کراوە کە بەداخەوە نەوت بۆ خزمەتگوزاریە نەک بۆ هێز و دەسەڵاتە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی و لە عێراق و لە کوردستانیش بە تایبەتی نەوت تێکەڵ بە سیاست کراوە. خاڵی دووەم کە خاڵێکی لاوازە بۆ حکومەتی هەرێمی کوردستان ئەویش تەنها پشتی بە یەک سێکتەر بەستوایش سێکتەری نەوتیە بۆیە نەوت بۆتە ڕقەمێکی گەورە و سێکتەرەکانی تر وەکو سێکتەری کوشتوکاڵی و پیشەسازی و گەشتیاری ئێهمال کراوە. خاڵی سێم بوو کۆتایش کە خاڵێکی زۆر گرنگە ئەویش ئەوەیە کە مەسەلەی نەوت تێکەڵی ململانەی ناوخۆی و تەنانەت ئەقلیمی و دەولیەکانیش کراوە. بۆ نمونە وڵاتانی ئەقلیمی لە ڕووی نەوتەوە تێکەڵی ئەو ململانەیە بوون کە ئەو نەوتەی کوردستان هەرکەس بۆ خۆی ڕاکێشێت و هەرکەس لە ڕێی کۆمپانیا زەبەلەعەکانەوە تەنانەت کێشە دەولیەکان و کێشە ناوخۆیەکانیش تێکەڵی نەوت کراوە. بەداخەوە لەو سێ فاکتەرانە بۆتە هۆی ئەوەی کە لە 10 ساڵی ڕابردوودا دۆسەی نەوت دۆسەیەکی ون و نادیار بێ هەم لە داهاتی هەم لە ئیشکردن و کارکردنی دا بەداخەوە. کاک محەممەد کاوانی بە حکمی بەڕێزت ماستەرتان هەیە لە نەوت و گازدا ینی ئەگەر هەموو ماگێ حکومەتی هەرێمی کوردستان نا ئەگەر ئەمە زۆریش قورس بێ با ساڵی جارێک بێ حکومەتی هەرێمی کوردستان ناتوانێت ئەعلانی داهاتی فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان بکە ساڵ بۆ ساڵ و داهاتەکە ئاشکرا بکە و چەند هەزار بەرمیل چەند ملیۆن بەرمیلی فرۆشتووە لە بەرامبەرداوەنە داهاتی دەستکەوتووە لە کاتێکدا ئێمە لە عێراقدا دەبینین کە لەگەڵ ئەو هەموو جەنجاڵیە سیاسی ڕووی تێکردووە لەگەڵ ئەو هەموو ناسەقامگیری ئەمنیە و ڕووە سیاسی تێیدایەتی هەموو ماگێک وەزارەتی نەوت بەبێ هیچ کۆمپانیایەک وەزارەتی نەوت هەم ڕقەمی فرۆشتنی بەرمیلە نەوتیەکان ئاشکراتەکە هەم داهاتەکەی باشە کارێکی وەنە ئەستە بە حکومەتی هەرێمی کوردستان ئیعلانی ناکە. ئەگەر قورسە بۆچی هەوڵی بۆ نادرێ؟ ئەگەر قورس نییە حکومەتی هەرێمی کوردستان چی قازانجەکە لە ئاشکرا نەکردنی داهاتەکە؟ وەڵاهی من پێم وایە وەکو کادیرێک یاخود وەکو ئەکادمیستێکی ئەو بارە ئاسانترین شت ئەوەیە کە تۆ شەفاف و هەروەها چاودێریەکی باش لە ڕووی ئەو ئەرقام و چاودێریانە هەبێ لە بواری نەوتیدا. خۆ زۆر ئاسانە توانی بە پەیمانگایەکی بچووک تەنانەت وەزارەتی سامانە سروشتیەکان بتوانێت هەموو مانجێک چەند نەوتی فرۆشتووە چەندی داهاتە بووە و چەندیشی لە خەرجیەکان با بڵێن سەرف کردووە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان دابنێ. خۆی پرسیارە بێوەڵامەکە لێرەوە دەست پێکاتن کە بەداخەوە لە ماوەی ڕابردوودا حکومەتی هەرێمی کوردستان نەیتوانیوە هەم لەلایەن هاوڵاتیانی خۆیان و هەرموها لەلایەن لایەنە سیاسیەکانی چاوانی پێکەینەری حکومەتن و چاوانی ئۆپۆزیسیۆن دوجار ئەو نادیدیە یاخود ناتێگەیشتنە لە بواری نەوتیدا هەبووە. پێم وایە حکومەتی عێراق توانیویەتی بەهۆی کۆمپانیای سۆمەوە لە ماوەی ڕابردوودا زۆر بە ئاسانی و هەروەها بەهۆی ئەو هەموو گەندەڵی و دزی و ناشەفافی کە لە حکومەتی عێراقدا هەیە بەڵام لە بواری نەوتیدا تەنانەت توانیوێتی لە ڕووی ئۆپێک چێشەوە تۆزێک بتوانیتن وەکو ئەڵێتن گریمانێکی باش بۆ خۆی دابنێ کە لەو بوارەدا تۆزێ سەرکەوتوو بووە. دیارە حکومەتی هەرێمی کوردستان دوای ئەوەی لە 2015 یاسای سندوقە داهاتە نەوتیەکان دروست بوو کە ئێمە پێمان وابوو ئەوانەی لەو بوارەدا کارەکەی نەبێتە هۆی ئەوەی کە شەفافیەتێکی باش هەم لە داهاتە نەوتیەکەی هەم لە خەرجیەکانی هەم لێ ئیدارەدانی دەست بێ. بەڵام بەداخەوە بەهۆی ئەو ململانەی سیاسیانەی لە 2015 ڕوویدا حکومەتی
هەرێمی کوردستان پەنای برد بۆ کۆمپانیایە کە کۆمپانیایەکی بواری وردبینیە یاخود ژمێرکاریە کە کۆمپانیای دیلۆت بوو کە من لێرەدا ئەو کاتەی کە ئەو گرێبەستە لەگەڵ کۆمپانیای دیلۆت کرا من پێم وابوو هەخۆی لە خۆیدا گرێبەستەکە هەم لە ڕووی یاساییەوە پێویستی پێوە نەبوو هەم لە ڕووی دامەزراویەوە هەم لە ڕووی کارەکانیەوە یەکەم لە ڕووی دامەزراوەیەوە ئێمە دامەزراوی ترمان هەبوو بۆی کار لەو بابەتە بکە پێویست بە گرێبەستێک نەبوو لەگەڵ کۆمپانیایەکی ئەمریکی بە ناوی دیلۆت چونکە ئێمە 2000 دیوانی چاودێری دارایی هەروەها دەستەی دەستپاچیمانەیە کاتوانێت چاودێری دارایی هەموو وەزارەتەکانی حکومەتی هەرێمی کوردستان بکە بە وەزارەتی سامانە سروشتیەکانی و هەروەها دیوانی چاودێری دارایی و دەستەی دەستپاچیش خاڵی یەکەم لە ڕووی دامەزراوەیەوە خاڵی دووەم لە ڕووی یاساییشەوە پێویست بە گرێبەستێک ناکات کە تۆ بێ لەگەڵ کۆمپانیایەکی ئەجنەبی بکەیت چونکە تۆ لە ساڵی 2007 یاسای نەوت و غاز لە هەرێمی کوردستان بەرکار بووە ئەتوانی ئەو یاسا بەرکاریە وەکو خۆی جێبەجێ بکەیت هەروەها یاسای 2015 کە سندوقی داهاتە نەوتەکان بوو بەم دوو یاسایش ئەتوانی زۆر بە ئاسانی نەوتەکەت بە شێوەیەکی شەفافی داتا و ئەرقامەکان بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان دابنێ خاڵی سێمیش کە من پێم وایە تاکو ئێستا زۆربەی ئەوانەی لە کاری کۆمپانیای دیلۆت نەگەیشتون ئەویش ئەوەیە ئەو کۆمپانیای ئایا کۆمپانیایەکی وردبینی بوو یان کۆمپانیایەکی بەراوردکاری بوو لە کاتی ئەو گرێبەستە دیارە خەڵک لە هەرێمی کوردستان دوو بەش بوون بەشێکیان دژی بەو گرێبەستە بوون و کە پێیان وابوو بۆ کۆمپانیایەکی ئەجنەبی بێ لێرە وردبینی و هەروە ژمێرکاری بۆ حکومەتی هەرێمی کوردستان بکە کە ئێمە کادیری زۆر باشمان لە ڕووی ژمێریاری و حیسابیەوە هەیە بەشی دووەمیشیان کە لایەنگر بوون و پێیان وابوو شەفافیەتی دەولی زیاترە بێ بەڵام من پێم وایە ئەو کۆمپانیایە لە ماوەی ڕابردوودا ئیشی وردبینی نەبووە بەڵکو ئیشی بەراوردکاری بووە ئەو ڕقەمانە یاخود ئەو ژمارانەی لە وەزارەتی سامانە سروشتیەکان وەریگرتووە هەروە ئەو ژمارانەی کە لە کۆمپانیا خاوەنکارەکان وەریگرتووە هاتووە بەراوردێکی کردووە نەک ئەوەی وردبینی یەکێک لە ڕقەمەکان بکات و خەرجیەکان نیشانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بدە خۆ لەو 6 راپۆرتێک کە بڵاوی کردوێتەوە خەرجیەکانی بە شێوەیەکی گشتگیر باسە کرد باسی ئەوەی ناکرد کە ئەو خەرجیانە چۆن سەرف کراوە چەند پارە دراوەتە ئەو کۆمپانیایانە چەند پارە لەسەر چه ئاساسێک ئەو پارەیە دراوەتە ئەو کۆمپانیە ئەجنەبیانە بۆیە من پێم وایە مەبەستی وردبینی لەگەڵ مەبەستی بەراوردکاری دوو کاری لێک جیاوازن دیارە بەراوردکاری تۆ دوو ڕقم دوو ژمارە بەراورد دەکەی کە کارێکی ئاسانە بەڵام مەبەستی وردبینی ئەوانەی با بڵێن لە حیسابات و ژمێرکاری و ئەزانن مەسەلەیەکی ورد و دەقیقە بۆیە من پێم وایە هەم لە ڕووی کارەکەی هەم لە ڕووی یاساییەکەی هەم لە ڕووی دامەزراوەکانی حکومەتی هەرێمی کوردستان پێویستی بە گرێبەستێکی وانە بوو بەهەرحاڵ ئەگەر گرێبەستەکەش کرا لە ماوەی ئەو ساڵانەی ڕابردوو کە راپۆرتەکانی کرد بەڵام لە ماوەی ساڵی 2019 و ئێستاش کە 2020 تاکو ئێستا هیچ راپۆرتی بڵاو نەکردوێتەوە ئیتر نازانین سەبەبەکەی چییە پێویستە خەڵکی هەرێمی کوردستان و حکومەتی هەرێمی کوردستانیش لە کابینەی تازاوە بزانێ لە هەر وڵاتێک ئوستاز کە وڵاتێکی بواری نەوتی بێ ئەبێ بزانی مەسەلەی نەوت 4 فاکتەر یاخود 4 بەشی گرنگ دەگرێتەوە بەشی یەکەمی کە گرێبەستە نەوتیەکانە کە زۆر گرنگە کە پێم وایە حکومەتی هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوودا زۆری گرێبەستەکەی گرێبەستێکی خراپ بووە کە زۆری گرێبەستی پشکدار لەبەرهەم بووە کە زۆر هەر خراپەکانی گرێبەستە کە جیاوازە لەگەڵ ئەو گرێبەستانێک کە حکومەتی عراق کردوێتی کە زۆری سرویس کۆنتراکتە واتە بڕێکی کەمی پارە حکومەتی عراقەدا بە کۆمپانیاکان کە دۆلارێک تاکو $2 بۆ هەر بەرمیلێکە بۆ ئەو شوێنانەی کە سرویزی تیاکەن بەڵام حکومەتی هەرێمی کوردستان لەبەرەوەی دەسمایەکی نەبووە لەبەرەوەی پەلەی کردووە لە دەرهێنانی نەوتەکەی لەبەرەوەی پلانێکی تۆکمەی نەبووە لە بواری نەوتیدا و شارەزاییەکی زۆریشی نەبووە ئەم جۆرە گرێبەستی هەڵبژاردووە کە نزیکەی $12 بۆ $15 حەقدەستی کۆمپانیاکانە بۆ هەر بەرمیلێک لەبەرەوەی تۆ حەقدەستێکی باشی یاخود دەرمە پارەیەکی باشی وەکومالی نەدبووە کە تۆ بدەیت بە کۆمپانیاکە و کۆمپانیاکە هەڵسێ بەکارەکەی خۆیدا کەواتە مەسەلەی گرێبەستەکانەوە خاڵی یەکەمە خاڵی دووەمیش کە بریتە لە ئیدارەدانی نەوت و گازەکە کە مەنەجمێنت ئۆیڵ گازی پێدەوترێ کە حکومەتی هەرێمی کوردستان لە ڕووی ئیدارەدانیشەوە سەرکەوتوو نەبووە نەیتوانیوە ئەو بوارەی سیستەماتیک بکات لە ئیدارەدانەکەی سەرکەوتوو بێ خاڵی سێمیش لە هەر وڵاتێک وڵاتی نەوتی بێ ئەویش بریتە لە خاڵی خەرجیەکان کە هەوڵ بدا کەمترین خەرجی لە بواری نەوتیدا وا بکە کەمترین خەرجی سێ بچێ بۆی زۆرترین داهاتی دەستکەوێ کە ئەبینی لە دوار راپۆرتی
دیلۆیت کە حکوومەتی هەرێمی کوردستان بڵاوی کردەوە لە 2018 مانجینۆ بەدواوە کە ئەبینین حکوومەتی هەرێمی کوردستان لە دوای راپۆرتی 40 میلیۆن بەرمیلی لە ماوەی 3 مانگدا فرۆشتووە، بەڵام لەو 40 میلیۆنە 2 ملیار و 125 میلیۆن دلار وەکو دەسمایە وەکو پارە دەستی کەوتووە، بەڵام لە بلاوە نێزیکەی ملیارێک و 456 میلیۆن دلار خەرجی لە کردووە کە نەوتەکەی فرۆشتووە. 2000 لە ماوەی 3 مانجی فرۆشتنی نەوت حکوومەتی هەرێمی کوردستان تەنها 700 میلیۆن دلاری لە بۆ ماوەتەوە، کەواتە خەرجیەکی زۆر لەو بوارە سەرف کراوە. خاڵی چوارەمیش بۆەوەی سەرکەوتوبی لە بواری نەوتیدا کاوە پێوەرێکی ئۆپێکە بۆ هەر وڵاتانێک کە لە بواری نەوتیدا نەوت بەرهەمێنن کە ئەویش مەسەلەی شەفافیەت و چاودێریە. کاو خاڵە ئێستا بەرنامەکەی تۆ جەنابت و زۆربەی ئەوەی کە خەڵکی کوردستان لەیان بۆتە مەتەڵ ئەویش مەسەلەی شەفافیەت و چاودێریە کە لە ماوەی 6 مانجی ڕابردوودا ئێمە ئەبینین کە وەزارەتی دارایی تەنها 350 ملیار دیناری دەستکەوتووە لە فرۆشتنی نەوت. هەروەک بەڕێزت باست کرد ئێمە خاوەنی سێ دەستگای زۆر باشین وەکو دیوانی چاودێری وەکو دەستەی دەستپاکی لە سەروی ئەو دوانەشەوە پەرلەمانی کوردستان کە دەبێت دوجار هەموو شتەکان گەڕێتەوە پەرلەمانی کوردستان. بۆچی ئەم سێ دەستگایە بێئاگان لەم داهاتە؟ واللهی بەداخەوە دیارە لە ماوەی ڕابردوودا حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی لە کابینەی کە لە کارنامەکەی من پێم وایە وەکو کەسێکی ئەکادمی کارنامەیەکی زۆر باشیە لەو کابینەیەدا. من پێم وایە ئەوەی ڕۆی لە کابینەکانی 1970 با ئێمە پەڕێکی تازە هەڵدەینەوە و ئاشبوونەوەیەک لە نێوان هاوڵاتی و با بڵێن حکوومەت لەلایەک و لایەنە سیاسیەکان بکرێت لەو بوارەدا. ئەوی شەوەیە لەو کارنامە حکوومەتی هەرێمی کوردستان لە ئاستی چاکسازی لە ئاستێک کە باسی ئاسی چاکسازیەکە زۆر باسی مەلەفی نەوتی و شەفافێت لەو بوارەیە کردووە. بۆیە لە ماوەی ڕابردوودا دیارە یاسای چاکسازی دەرچووە کە پێم وایە بۆ ئەو یاسایە تایبەت بوو بە موچە و دەرباڵە، بەڵام پێویستە لەو کابینە حکوومەتی هەرێمی کوردستانە کابینەی نۆدا خاڵێکی تر کە زۆر گرینگە وەکو ئەو پرسیارەی جەنابەت تۆ ئاماژەت پێدا ئەویش مەسەلەی داهاتە نەوتەکانە. واتە تۆ چاکسازی نابێت تەنها لە بوارە با بڵێن دەرماڵەی فەرمانبەران و هەروەها بوارە موچەکەدا بکرێت، بەڵکو ئەوەی گرینگە کە چاکسازی لە بواری نەوت و داهاتە نەوتەکاندا بکرێت، هەروەها چاکسازی لە بواری داهاتە سنووریەکان بکرێت و هەروەها چاکسازی لە بواری وەبەرهێناندا بکرێت کە ئەو سێ فەقەڕەیە یاخود ئەو سێ خاڵی زۆر گرینگن بۆەوەی ئابووریەکی کوردستانی پێ ببوژێنەوە کە 2000 حکوومەت بۆ منمونە 2000 حکوومەت پشت بە ئابووریەکی بەهێز و تۆکمە ببەستێ. بەڵام لە ماوەی ڕابردوودا دیارە ئەو لایەنانەی پێکێنەری حکوومەت بوونە لە 10 ساڵی ڕابردوودا بە هیچ شێوەیەک نەیانتوانیوە ئەو مەلەفێکی شەفاف بێ و من پێم وایە یەک لەو خاڵانەی کە خاڵی لاوازە بە حکوومەتی هەرێمی کوردستان ئەویش ئەوە بۆ مەلەفی نەوتی وەکو مەلەفێکی سیاسی دوو لایەنی سیاسی دژ بە لایەنەکانی تر بەکاریان هێناوە و هەروەها وەکو لە هەلایەکی تر وەکو کارتێکی بەهێزی ئابووری بە خۆیان بەکاریان هێناوە کە کۆمپانیای زەبەلاعی ئابووریان هەیە و توانیویانە بەهۆی مەلەفی نەوتیەوە ئابووری خۆیان بەهێز بکەن چووکەوە هەستەکەن لە هەرێمی کوردستان لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا هیچ نەوحە با بڵێن کاسبیەک یاخود کارکردنێکی وان نەماوە کە دەستمای زۆری بێتە دەست تەنها مەلەفی نەوتە کاتوانی بە ماوەیەکی کەم دەستمایەکی زۆر و زەبە لە حدەست بکەوێتن. بۆیە هەموو کۆی ئەو خاڵانەوای کردووە و داهاتە و هەر با نەشەفافی بمێنێتەوە. هیوادارین لە کابینە حکوومەتی هەرێمی کوردستان چاولایەنانەی بەشدارن لەناو حکوومەتەکە ئەو کارنامەی کەیەتی هەروەها ئەو لایەنانەی کە ئۆپۆزیسیۆنن کار بکەن لە بوارە، هەروەها نخبە لە هەرێمی کوردستان و دەنگدەرانی کۆی لایەنە سیاسیەکان بە هەموو لایەک هەوڵ بدەین کە نەوت لە بەشە خزمەت گوزاریەکەی بەکاربێ نەک لە بەشە سیاسیەکە یاخود لە ململانەی سیاسیەکان. زۆر باشە کاک محەممەد کاوانی، ئێمە لە کابینەی هەشت سەرەتای کابینەی هەشت و دوجار زۆر کات گوێمان لە دامەزاندنی سندوقی داهاتە نەوتیەکانە بوو، بەڵام ئەوە نەماندی کابینەی نۆ هات. خوێندنەوەت بۆ کابینەی نۆ چییە؟ پێت وایە هەنگاوی کابینەی نۆیەم شەفافترە بێ وەک لە کابینەی هەشتم لەوەی کە بڕیاری دامەزاندنی سندوقی داهاتە نەوتیەکان و دوجار داهاتەکە بچێتەوە سندوقە و داهاتەکەشی شەفاف بێت، پەرلەمان پێی بزانێت، دیوانی چاودێری بزانێت؟
ئەزانی من پێم وایە ئەگەر لە دیوە سیاسیەکە بڕۆینە دەرەوە وەکوڵەی لە ناو یاریگاکە لە دەرەوە یاریگاکە سەیری با بڵێن بابەتەکە بەگشتی بکەین. من پێم وایە حکومەتی ئێستا کابینەی و حکومەتی هەرێمی کوردستان بە هەموو لایەنانی پێکەنەری حکومەت گەیشتونە تاو قەنەعەتەی کە ئەم مەلەفە هەم مەلەفی نەوتی هەم مەلەفی با بڵێن دارایی و ئابووری بەو شێوەی کە هەبووە لە پێشتر ناڕوا بڕێوە. گرنگ نییە چێ حکومەتەکە بڕێوە بە هەر کەسێ بڕێوەی بە ناتوانێت حکومەتە بەو شێوەی ئێستا بڕێو بە نە ئەوەندە پارەی هەیە بتوانێت موچە و دەرماڵی خەڵک بە و نە ئەوەندە ئیمتیازات و با بڵێن بوارە نەوتەکەشی ئەوەنە سەرکەوتوو بۆیە بەناچاری هەر کەسێک پێکەنەری و حکومەتە بێ یاخود هەر کەسێک بێوێتن لەو حکومەتە کار بکە ئەبێ دەست بۆ ئەو مەلەفانە بەرێ چونکە جگە لە دیوە سیاسیەکەی جگە لە دیوە ئابووریەکەی جگە لە دیوە کۆمەڵایەتەکەی 2000 من پێم وایە دەنگدەرانی کۆی لایەنە سیاسیەکەی بەوانەی کە مەلەفەکەشیان گوێڕاوە گەیشتوونە تاو قەنەعەتەی کە ئەو مەلەفانە بەو شێوێ بە تایبەتی مەلەفەی نەوتی بەو شێوێ بەڕێوە ناچێت و بەو شێوێ سەرکەوتو نابێ. بۆیە من پێم وایە لە کارنامەی تازای حکومەتی هەرێمی کوردستان و گەیشتوونە تاو قەنەعەتەی کە پێکهێنانی سندوقی داهاتی نەوتی کە لە کابینەی پێشوو لە هەروها لە پەرلەمانی کوردستان کە پێم وایە لە ساڵی 2015 باشترین یاسا بوو کە جێبەجێ کرا و هەروها دەرچوو کە بە یاسای ژمارە 2 دەردێ کە ئەو یاسای ئەتوانێت لە ڕووی داهاتە نەوتیەکانەوە بە ئاسانی داهاتەکان 2000 بگەڕێتەوە بۆ ئەم سندوقە و ئەم سندوقە مانگانە داتا و زانیارەکان بە خەڵکی کوردستان بدا و هەروها لە ڕووی ئیدارەدانی نەوت و گازەوە ئیشی باشی لەسەرکرێتن و خاڵی سێمیشی کە زۆر گرینگە ئەو سندوقە توانێت پێداچوونەوە بە هەموو مەلەفی نەوتیدا بکە لە ڕووی گرێبەستەکانیانەوە و لە شێوازی پێکەنانی هەروها لە ڕووی داریەوە. بۆ نمونە خاڵێکی زۆر گرینگی لەو خاڵانەی کە لە بڕگەی حوتی یاساکەدا هەیە ئەڵێ ئەو شوێنانەی کە نەوتی تێ هەڵەنجێدرێ یاخود بەرهەمی تیادێ $2 2000 بگەڕێتەوە بۆ ئەو قەزاییان بە ئەو شوێنانی کە نەوتی تێە کە ئەبینین ئێستا لە ماوەی 6 مانگی ڕابردوو ئەو شوێنانەی کە نەوتی کوردستانی تیا دەربێ بە هیچ زۆری خزمەتگوزاریەکی تیان نەکراوە کە خۆی لە خۆیدا لەو یاسایەمە بە شێوەی گشتی ڕێکراوە. کەواتە حکومەتی هەرێمی کوردستان بۆی بتوانێتن چۆن ئەو چاکسازیەی کە لە ماوەی ڕابردوودا کردی لە پەرلەمانی کوردستان لە ماوەی ئەو دوو مانگەی بۆەوەی سەرکەوتوو بێ لە مەلەفی نەوتیشدا یەکەم کاری دروستکردنی سندوقی داهاتی نەوتیە کە یاساکەی هەیە تەنها دەستە کارجێڕیەکەی ماوە کە لە 7 کەس پێک دێ لە سەرۆک و جێگر و دوو بەڕێوەبەری گشتی و هەردوو ئەندامانی وەزارەتی دارایی لەلایەک و وەزارەتی سامانە سروشتەکان لەلایەکی ترەوە. بۆیە حکومەتی هەرێمی کوردستان بۆی سەرکەوتوو بێ لەو بوارە سندوقە داهاتە نەوتیەکان پێم وایە باشترین ڕێگە چارەسەرە بۆ شەفافیت لە بواری نەوتیدا. بەڵام جگە لە سندوقی داهاتی نەوتیەکان پێویستە حکومەتی هەرێمی کوردستان چەند خاڵێکی تری جێبەجێ بکا بۆەوەی گەشە بە کەرتی پیشەسازی بەگشتی هەم بوارە نەوتیەکەی هەم بوارە گازەکەی یان غازەکەی بکەن. خاڵی یەکەم پلانێکی تۆکمە و درێژخایەنی هەبێتن لە بوارەدا پلانێکی 4 ساڵی هەبێ بۆی بتوانێت چۆن ئەو مەلەفە بۆ نمونە وەبەرهێنانی نەوت تۆ لە 430,000 بەرمیل کە ئێستا مانگانە دەرەچێت چۆن نەتوانی ڕۆژان لە 430,000 بەرمیل ئەگەینێ بە 500 600 700,000 بەرمیل. خاڵی یەکەمەوە زۆر گرینگە. خاڵی دووەم پێویستە پەیمانگای تایبەت بە بواری نەوتی دروست بکرێت لە هەرێمی کوردستان هەروەها زانکۆی تایبەت بە بواری نەوتی دروست بکرێت بۆی کادری پێشکەوتوی بواری نەوتیمان هەبێ نەک ئێمە بێنگرێ بەس لەگەڵ کۆمپانیا بیانیەکان بکەین و ئەوانیش دەستێکی دەستی کاری بیانی بێ لێرە کار بکات و ئێمە هیچ زانیاریەک و بۆ نمونە کادری پێشکەوتوی بواری نەوتیمان نەبێتن کە بەداخەوە لە هەرێمی کوردستان کاوە یەکێکە لەو کێشانێکە بێ وەزارەتی خوێندنی باڵا کاری لێ بکە. ڕاستە لە هەندێک لە زانکۆیانە بۆ نمونە بواری ئەندازیاری نەوتی هەیە بەڵامەوە بەشێکی بچووکە ئەبێ پەیمانگای تایبەت بە بواری نەوتی بکرێتەوە هەروها لە زانکۆ بەشی تایبەت بە بواری نەوتی بکرێتەوە بۆی کادری پێشکەوتومان هەبێت لەو بوارەدا چونکە 2000 بیرمان نەچێت کە حکومەتی هەرێمی کوردستان و هەروها حکومەتی فیدڕالیش سەتانەوەتی بودجەکەی ئابووریەکەی پشتی بە سێکتەری نەوت بەستووە سەتادەکەی تریشی کە ئەویش بریتێ لە داهاتی ناوخۆ داهاتە سنووریەکان کە داهاتە سنووریەکانیش پێم وایە بەهۆی ئەوەی کە تعریفەی گومرجی لە هەرێمی کوردستان و لە حکومەتی ناوەندە یەک تعریفەی گومرجی جێبەجێکرێت 2000 داهاتە سنووریەکانیش ئەگەڕێتەوە بۆ حکومەتی ناوەندە. کەواتە خاڵی دووەمیش کە بریتێ لە پێگەیاندنی کادر زۆر گرینگە. خاڵی سێم زۆر گرینگە ئەو شەوەی حکومەتی هەرێمی کوردستان دووبارە چاو بخشێنێتەوە بەو جۆرە گرێبەستە خراپەی کە لە ماوەی ڕابردوودا کردوویەتی بتوانێت هەمواری ئەو جۆرە گرێبەستانە بکات و با گرێبەستی تازە کە جۆری سەرویس کۆنتراکت بێ سەرکەوتوو بێت یایدا. خاڵێکی تر کە خاڵی هەر لاوازی
حکومەتی هەرێمی کوردستانە ئەویش ئەوەیە پشتی بە یەک دەروازە بەستووە بۆ ناردنی نەوت. هەموو ئەو وڵاتانەی کە لە بواری نەوتیدا ئەگەر پشت بە یەک دەروازە ببەستن هەمیشە سەرکەوتوو نابن کە حکومەتی هەرێمی کوردستان تەنها پشتی بە دەروازەی تورکیا بەستووە کە لە ڕووی خەرجیەکانەوە خەرجی زۆری تێدایە و هەروەها زۆریش سەرکەوتوو نابێت تایدا. بۆیە من پێم وایە هەوڵ بدا دەروازەی تر بدۆزێتەوە چ لە ڕێگای ئەردەنەوە کە حکومەتی عێراق هاوکاری بکە یان لە ڕێگای مینای بەسراوە یان نەتوانێت لە ڕێگای حکومەتی سووریا و ئەو کانتۆنانی ڕۆژئاوا بتوانێت نەوتەکەی بفرۆشێت. کە جوازارێت تۆ کە نەوتە فرۆشی ئەبێ هەوڵ بدەیت زۆرترین ڕێگا تاقیکەیتەوە بۆکەوەی کەمترین خەرجی تێدا سەرف بکەیت و زۆرترین داهاتت دەست بکەوێتن. خاڵێکی تر کە خاڵی زۆر گرینگە لە حکومەتی هەرێمی کوردستان ئەویش ئەوەیە حکومەتی هەرێمی کوردستان تاکو ئێستا ڕوئیایەکی وازەحی نییە ئایا بەسەر بەخۆیەوێ نەوت بفرۆشێ یان دواتر ئەگەڕێتەوە بۆ حکومەتی ناوت. من پێم وایە لە ماوەی 10 ساڵی ڕابردوو حکومەتی هەرێمی کوردستان مەلەفی نەوتی مەلەفێکی وەکو تاکتیک بەکارهێناوە نەک ستراتیج بێ کاوە دوو شێ لە ڕووی لۆژیکەوە دوو شێ زۆر جیاوازە. ستراتیج ئەوەیە تۆ پلانێکی ستراتیجی درێژخایەنت هەبێ بتوانێ و مەلەفە چۆن گەشە پێ بدەیت. بەڵام تاکتیک ئەوەیە لە ماوەیەکی کەم بۆ ماوەیەکی کەم تۆ بیت مەلەفی نەوێت لە بەهۆی ئەوەی کە لە ڕووی سیاسیەوە تێکەڵچوونێک دروست بوو لەگەڵ حکومەتی ناوەندیدا تۆ بیت دەست ببەی بۆ مەلەفی نەوتی وەکو کارتێکی فشار دژی حکومەتی ناوەندی بەکاری بێنێ. هەموو ئەو باسانەی کە وتم ئەگەر ئەو باسانەی تیا نەکرێ ئەو خاڵانەی تیادا با بڵێن جێبەجێ نەکرێ ئەو مەلەفە هەر مەلەفێکی شکست خوارد. زۆر باشە. ئێمە کاک محەممەد کاوانی لە ماوەی کابینەی هێشتم مابینیمان چ بارگرژیەک لە نێوان حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتی ناوەندا دروست بوو بە تایبەت لەبارەی بودجە و موچە و داهاتە نەوتیەکانی هەرێم و بەغدا بە تایبەت ناوچە جێناکۆکانیشی بێتە سەر. بەڵام ئێمە لە کارنامەی کابینەی نوێمی حکومەتی هەرێمی کوردستان هەنگاوەکانمان بینی کە مەیلی بەلای ئەوەیە کە ئەو بارگرژیە نەمێنێت بەڵام چۆنە نازانین. ئەمێت وەکو کەسێکی ئەکادمی لەو بوارەیە پێت وایە حکومەتی هەرێمی کوردستان جارێکی تر مەلەفی نەوتی تێکەڵ بکاتەوە بە مەلەفی نەوتی ناوەند دوجار لە ڕێگەی سۆمۆ نەوتەکەی بفرۆشێ باشترە یاخود وەکو ئێستا بڕوات؟ واللهی ئێمە ئەو کاتەش کە بابوونیم لە دوای دروستبوونی حکومەتی کابینەی تازای حکومەتی هەرێمی کوردستان لە ئەنجامی هەندێک لە کۆنفرانس و هەروەها دیبیتەکانە ئێمە ئاماژەمان بەوە کرد کە تەسمیلکردنەوەی هەموو با بڵێن نەوتەکە ئەوەش کارێکی خراپە چکە دوجار لە ڕووی ئیدارەدان و لە ڕووی بۆ نمونە کارتی فشار هەر لە دەست حکومەتی هەرێمی کوردستان بێ ئێمە با لەو لایەنە بچینە دەرەوە چێ مەلەفەکە ئەجێڕێ بەڵام مەسەلە نەتەوایەتەکە ئەگەر لە بەرچاو بگرین بۆیە بەشێکی بە تایبەتی ئیدارەدانی حکومەتی بە تایبەتی ئیدارەدانی نەوتەکە لە دەست حکومەتی هەرێمی کوردستان بێ زۆر باشە. بەڵام بەهۆی ئەو حەقلیەتەی کە لە ماوەی 10 ساڵی ڕابردوو ئەو نەوتەی یاخود ئەو کەرتەی بەڕێوە بردووە ئێمە پێمان وایە ئەو ڕێکەوتنەی ئێستا کراوە کە 250,000 بەرمیل بدرێتەوە بە حکومەتی ناوەندە و هەروەها لە بەدەل یاخود لە بەدیلی ئەو 250,000 بەرمیلە بودجێ هەرێمی کوردستان بدرێت کە نزیکەی 10 ملیارە ڕێکەوتنێکی باش کراوە بەهۆی ئەو خۆپشاندانانەی لە بەغا دروست بوو ڕێکەوتنەکە نەکەوتە باری جێبەجێکردن کە هیوادارین لە ماوەی داهاتوودا ڕێکەوتنەکە دوایەوەی سەرۆک وەزیرانی تازە لە عێراق دەست بەکار بوو ئەو ڕێکەوتنەوەکو خۆی جێبەجێ بکرێت چکەوەمان بیر نەچێت ئێستا وڵاتیانی هەرێمی کوردستان لە تەنگێشەیەکی دەرونیدان و ئەو دەوی تونێلەکە بەباشی نابینن بۆیە لە دوای ئەوەی ئەو ڕێکەوتنەکرا تونێلەکە دوجار جواتر و ڕوونترە بێتەوە. ئەگەر ئێمە بین لە 500,000 بەرمیلی ڕۆژانە 250,000 بەرمیل واتە بیدەین بە سۆمۆ لە ڕێ حکومەتی عێراقەوە بیفرۆشین داهاتێکی زۆرمان دەستەکەوێتن و دوجار 250,000 بەرمیلەکەی تر بەدەست خۆمان بێ لە ڕووی ئیدارەدان و هەروە عەقدەستی کۆمپانیەکانی پێ بدرێ پێم وایە باشترین ڕێکەوتنە یاخود باشترین کارە کە لە کابینەی نوێی حکومەتی هەرێمی کوردستان کردوێتی کە دوجار هاوسەنجیەک یاخود ئەو لاسەنجەی کە پێشتر هەبوو ئێستا هاوسەنجەکە ڕێکە بێتەوە هەم حکومەتی عێراقیش ناتوانێت بودجە و موچەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان نەدا کە پێش
پێشتر ئەیوت تۆ نەوتەکە ئەفرۆشی و بودجە و نەوتەکە نادەی بە حکوومەتی ناوەند کە حکوومەتی ناوەند ئێستا توانێت 250,000 بەرمیلە بداتە بە حکوومەتی مرکزی و ئەمیش بودجەی بدا بۆ گەڕانەوە بۆ بەغا باشترێ من لە چوار خاڵە ڕوون یەکەمەوە گەڕانەوە بە بەغا سەرکەوتوترە یەکەم لە ڕووی بۆ نمونە لە ڕووی گرێبەستە نەوتیەکان بەغدا سەرکەوتوو بووە بۆیە ئەگەر ئەو گرێبەستانەی بەغدا جێبەجێ بکرێ ئەتوانی باشتر داهاتی باشترت دەست بکەوێ خاڵی دووەم لە ڕووی ئیدارەدانەوە دیارە بەغدا بەهۆی ئەوەی لە 6 ساڵی ڕابردوو توانیوێتی مەلەفی نەوت با بڵێن جێبەجێ بکە هەروە کۆمپانیای سۆمۆ یەکێکە لەو کۆمپانیانەی کە زانیاریەکی زۆری هەیە بۆیە لە ڕووی ئیدارەدانیشەوە خاڵێکی زۆر باشە خاڵی سێم لە ڕووی یاساییەوەیە بۆیە ئێمە زۆربەی ئەو گرێبەستانەی کە لەگەڵ کۆمپانیاکان کردومانە لە ڕووی یاساییەوە پشتگیریەکەمان زۆر لاواز بووە چووکاوەمان بیر نەچێ ئێمە لە ناو هەرێمێکین لە چوارچێوەی دەوڵەتێک کە ناوی دەوڵەتی حکوومەتی فیدراڵی حەراقە کە بەپێی دەستور مادەی حوتی مەسەلەی نەوت و گازی هەموو حەراقەکانە بەبێ جیاوازی ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان پشتی پێبەست لە ماوەی ڕابردوودا مادەی 111 و 112 دەستور بوو کە پێی وابوو لە دوای ئەوەی کە یاسای نەوت و غاز لە حکوومەتی ناوەندی دەرەچێ هەر هەرێمێک کە توانی گرێبەست جێبەجێ بکا کە تاکو ئێستا یاسای نەوت و غاز لە حکوومەتی ناوەندی دەرنەچووە بۆیە لە ڕووی یاساییشەوە پێم وایە گەڕانەوە بۆ بەغا بۆ کۆمپانیاکان کە زیاتر لە ڕووی دەولیەوە احتراف زیاتر بە گرێبەستەکانی هەرێمی کوردستانە کرێ خاڵی چوارەم و کۆتایی کە زۆر گرینگە ئەویش مەسەلەی چاودێری و شەفافیەتە ئەگەر حکوومەتی ناوەند و پەرلەمانی حەراقیش ببیتە چاودێر بەسەر فرۆشتنی نەوتی هەرێم حتمما باشتر ئەبێتن و شەفافی زیاتر ئەبێتن هەروەها لیژنەی سامانە سروشتیەکان و لیژنەی وزە لە پەرلەمانی هەرێمی کوردستان بتواندرێت زیاتر ئەکتیڤ بکرێت کە لە ماوەی دووسێ مانگی ڕابردوو بەڕاستی چەند کۆبوونەوەیەکی گرنگیان کرد و دەست و پەنجەیان دیار بوو هەوڵێکی زۆریاندا بۆ ئەوەی کە دوجار ڕێکەوتنەکە لەگەڵ حکوومەتی عێراق بکرێت و 250,000 بەرمیل بدرێتەوە بە حکوومەتی عێراق و 250,000 بەرمیلیش هەم وەکو عەقدەستی کۆمپانیاکان هەم 2000 حکوومەتی هەرێمیش ئەو کارتێ هەر بەدەستەوە بێ بۆیە ئەو ڕێکەوتنەی ئێستا کراوە ڕێکەوتنێکی زۆر باشە و ڕێکەوتنێکە کە هاوسەنجەیەکی دروست کردووە لە نێوان هەردوو حکوومەت و ئەو لاسەنجەیە کە پێشتر هەیبووە نەهێشتووە زۆر باشە باسی موچە فەرمانبەرانت کرد پێم خۆش بووم پرسیارەی لەبارەوە بکەم کاک محەممەد هەڵبەتە موچەخۆرانی هەرێمی کوردستان دەست و پەنجەیان نەرم کردووە لەوەی کە ساڵانە 3 مانگیان لە موچەکە هیچ نادرێتێ و ئێستاکانە ترسەکان لەوەیە کە لە بینی هەرێمی کوردستان و بەغدا جارێکتر بکەونەوە نێوان بەرداشەکەی ئەم دوو حکوومەتە پێت وایە جارێکی تر ئەم حاڵەتە ڕوو بداتەوە موچە ببڕێتەوە و ڕێکەوتنەکەەوە نە سەقامگیری دروست دەکات بۆی کە دەست نەبرێتەوە بۆ بودجە و موچەی بەتایبەت موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئایا حکوومەتی هەرێمی کوردستان بۆ هەردوو بارەکە ئەگەر سەرکەوتوو بوو لە ڕێکەوتنەکە ئەتوانێت موچەی فەرمانبەران زەمان بکات ئەگەر سەرکەوتوو نەبوو جارێکتر خۆی ئەتوانێت زەمانی بکات لە سەرەتای بەرنامەکە من ئاماژەم بەوە کرد کە بەداخەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی و لە حکوومەتی عێراق و هەرێمی کوردستانیش نەوت تێکەڵی سیاست کراوە ئەوەی جەنابەت باست کرد من پێم وایە هیچ زەمانەتێکی نابێت کە دووبارە لەوانەیە لایەنە سیاسیەکان هەم لە حکوومەتی عێراق و هەم لە حکوومەتی ناوەند بۆ هۆی هەڵچوونێکەوە دووبارە ئەو ڕێکەوتنانە هەڵبۆشێتەوە ئەوەشمان بیر نەچێ ئەو ڕێکەوتنە ئێستا کراوە تەنها ڕێکەوتنی ساڵێکە واتە بۆ بەشە بودجەی هەرێمی کوردستان کراوە بۆ ساڵی 2020 ئێمە نازانین بۆ 2022 چی ڕوەدا لەبەرەوەی ئەو وڵاتانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەتایبەتی ئەو وڵاتانەی کەوتم نەوتیان تێکەڵی سیاست کردووە نەوت نەبووتە سیستەماتیک کە تێکەڵی هێز کراوە نەوت چێ نەوتی بەدەستەی هێز و دەسەڵاتی بەدەستە بۆیە بەم شێوەیە بەو شێوەیە 2000 هاوڵاتیانی هەرێمی کوردستان و هەروە حکوومەتی ناوەندیش ئەو بازێدن هاوڵاتیان دووبارە قەرەبووی ئەو چێشمە سیاسیان ناکەن ئەگەر هاتو لەو کاتە کە حکوومەتی هەرێمی کوردستانیان هەر لایەنێک پابەت نەبوون بە ڕێکەوتنەکە ئەوە دووبارە ئەگەر بەو شێوەی کە ڕابردوو لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا بەو عەقلیەت و بیرکردنەوەیە نەوتی هەرێمی کوردستان بفرۆشێ دووبارە قەیرانی داراوی پاشەکەوتی موچە و هەموو ئەو کارانێک کە لە ڕابردوو ڕوویدا دروست دەبێتن بەڵام من پێم وایە یەکەم ئەو ڕوویایە کە حکوومەتی عێراق دەربارەی هەرێمی کوردستانی هەبوو بە تایبەتی لە سەرۆکوەزیرانی پێشوو کە پێم وابوو عادل عەبدولمەهدی دەست و پەنجەی نەرم کردووبوو لەگەڵ هەرێمی کوردستان بۆیە ڕوویایەکی تازە بوو لە هەمان کاتدا کابینێ
نەوە حکوومەتی هەرێمی کوردستانیش پێم وایە ڕوئیای جیاوازە ڕوئیای ئەو کابینەیە بەرەو حکوومەتی با بڵێن بەغایە هەروە ڕوئیاشی لە ڕووی دەولیشەوە من پێم وایە ڕوئیایەکی جیاوازی هەیە هەم لە فرۆشتنی نەوتەکەی هەم لەو با بڵێن ئەو خەتانێک کە بە خەتی ئێران و خەتی تورکیا و 2000 خەتی ئەمریکا و خەتانێک کە لە ڕووسیاسەوە گۆڕانکاری تێدا کراوە گۆڕانکاری بەسەر ڕوویای حکوومەتی هەرێما کراوە من پێم وایە هەردوو لە هەم حکوومەتی ناوەند و هەم حکوومەتی هەرێمی کوردستانیش لە ماوەی 4 ساڵی ڕابردوو ئەوەیان نیشاندا یاخود ئەبێ وانە لەو دەرسە دوانە و دەرسێ فێربوو بن کە بەو شێوەیە ناتوانانی تۆ ئەو بودجە زەبەلاعی کە بۆ موچەی فەرمانبەران کە 850 ملیار دینار تۆ مانگانە پێویستە تەنها لە بواری خەرجیەکانت لە بواری موچەی فەرمانبەراندا بکەی ناتوانی بەو شێوە عەقلیەتەی کە نەوتت لە ڕووی گرێبەستەوە لە ڕووی ئیدارەدانەوە لە ڕووی خەرجیەوە کە جێڕاوتە لە ماوەی ڕابردوودا بکەی بۆیە من پێم وایە لە کاتی ڕێکەوتنەکانیشدا زۆر جار لایەنی سێم زۆر مهمە یاخود گرینگە هەبێتن بە تایبەتی نەتەوەیە گرتوەکان لەو ڕێکەوتنانەدا بەشدار بن بۆەوەی 2000 هەم بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان و هەروەها بۆ هاوڵاتیانی عێراق بەگشتی و شارح ئەوە ڕوون بێتەوە کامە لایەنیان ڕێکەوتنەکان جێبەجێ ناکەن ئایا خاڵە لاوازەکان یاخود ئەوای لایەنانەی کە ناتوانن ڕێکەوتنەکان جێبەجێ بکەن حکوومەتی ناوەندە یاخود حکوومەتی هەرێمی کوردستانە بۆیە بوونی لایەنی سێمیش مهمە لە ڕێکەوتنەکان کە بەداخەوە لە ڕێکەوتنەکانی پێشووتر لایەنی سێم بەشدار نەبوو تیایدا یان زۆر جار لایەنی سێم کە بەشدارە بێ لایەنە دەولیەکانن یاخود ئەو لایەنانن کە دراکسوسی عێراقن کە 2000 ئەوان مەلەفە نەوتیەکە بۆ با بڵێن ململانەیە دەرەچەکان بەکاردێنن و هەر لایەنێک لەو لایەنە بۆی دەست بەسەر هەم عەقڵ و بیرکردنەوە دەسەڵات لە هەرێمی کوردستان هەم عەقڵ و بیرکردنەوە لە حکوومەتی عێراق و دەسەڵاتی بەسەردا بگرێ و بۆیە بێتە چێشمێ چێشێکی سیاسی و هەر لایەک بۆ خۆی ڕاکێشێ بۆیە من پێم وایە وەکو زمانی تیانە تەنها ڕابردوو یاخود مێژوو نیشانی هەردوو لایداوە هیوادارین دەرسیان لێ وەرگرت بێ زۆر باشە کاک محەممەد وەکو کۆتا پرسیارم داهاتی نەوتی هەرێمی کوردستان و هەنگاوەکانی کابینەی نۆیەم و دوجاریش وەکو بەڕێزت وتت کە هیچی تر ناتوانرێت بەم شێوازەی ڕابردوو حکومڕانی هەرێمی کوردستان بکرێت پێت وایە داهاتی نەوت ئەکەوێتە سەرسکە ئەسڵیەکەی خۆی کە دەبێت لە واقعدا وا بێت بەداخەوە من پێم وایە با بڵێن هەنگاوی تۆزە هەنگاوی ئیجابی ئەندرێ لەو بوارەدا بۆ نمونە لە دروستکردنی سندوقە داهاتە نەوتیەکان ئەوە هەنگاوێکی گرینگە و ئەو لایەنانەی کە پێکەینەری حکوومەتی هەرێمی کوردستان بوون و لە ڕێکەوتنە سیاسیەکانیان ئاماژەیان بە سندوقە داهاتە نەوتیەکان کردیە بۆیە ئەکتیڤکردن یاخود دروستکردنی ئەو سندوقە من پێم وایە 170 بۆ 180 با بڵێن کێشە نەوتیەکان چارەسەرەکە بەڵام جگە لەوەش مەسلەی نەوتی وەکو با بڵێن کۆمەڵێک مەلەفەیە لە هەرێمی کوردستان لە ڕووی مێژوویەوە بوارێکی تۆزێ قۆڵیان هەیە بۆیە کاتێکی زۆری پێویستە بۆ نمونای ڕێخستنەوەی هێزی پێشمەرگەی کوردستان ڕاست ئەگەر هەنگاوی جابیەکانی یاخود هەندگاوە بیدایەتەکانی بڵێ بەڵام پێویستی بە کاتی زۆر هەیە ئەویش ئەوەیە کە عەقلیەت و بۆ نمونە عەقلیەتی لایەنی سیاسی بگۆڕدرێ هەروەها هوشیاری تاچی کۆمەلگاش دەورە بینێتن لەو لایەنە بۆ نمونە مەلەفێکی تر کە مەلەفی هەتا مەلەفی دوو ئیدارەی کە لە نێوان هەردوو ئیدارەکەدا هەبووە بە تێپەڕبوونی کاتە تا ئێستا کاڵ نەبووتەوە بۆیە من پێم وایە مەلەفی نێوتیش کاتێکی زۆریەوێ تاکو بتواندرێ ئەو مەلەفە لە چێشمە چێشمی سیاسی دروست لا بچێ یاخود دەربێندرێ بەڵام هەنگاوی پێم وایە حکوومەتی هەرێمی کوردستانیش لە دروستبوونی سندوقە داهاتە نەوتیەکان هەنگاوی باشەنێتن چونکە هەر کەسێک حکوومەتەکە بجێڕێ یاخود هەر کەسێک بەرپرس بێ لەو حکوومەتە گەیشتۆتە ئەو قەنەعەتەوە گەیشتۆتە ئەوەی کە بەو شێوەیە ناتواندرێ حکوومەت بەو شێوێ ناتواندرێ و مەلەفە بەردەوام بێ بەڵام جگە لەوەی فشارەکان زۆر گرینگن بۆیە من لێرەوە داوا لە هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستانەکەم خاڵی یەکەم ئەو لایەنانە کە پێکەنەری حکوومەتەکەن فشاری زیاتر بکەن بۆیە سندوقە و داهاتە زیاتر شەفاف بکرێ خاڵی دووەم لایەنەکانی ئۆپۆزیسیۆن ئابێ زیاتر چەقت بکەنەوە لەسەر ئەوەی کە چاکسازی تەنها مەسەلەی بودجە و موچە ناگرێتەوە بەڵکو مەلەفی نەوتی و مەلەفە سنووریەکان و مەلەفی وەبەرهێنانیش دەگرێتەوە خاڵی سێمە ئەویش نخبە و
هەروها چالاکوانانی مەدەنینە لە هەرێمی کوردستان ئەبێ ئەوانیش فشارەکانیان زیاتر بکەن بۆی بتواندرێت زیاتر ئەو مەلەفە گشتگیرتر بکرێت شەفافتر بکرێتن چاودێری زیاتر بی خاڵی چوارەم و کۆتایش ڕاگەیاندنەکانن بۆ ئەبێ لە هەرێمی کوردستان ڕاگەیاندنەکان بەرنامەی زیاتری لەسەر بکەن خەڵک زیاتر وشیار بێتەوە لەو بوارە و خەڵک پێگەیاندن و حەقلیەتی زیاتری لەو بوارە هەبێتن هەروەها بۆی ببرێتە دەرگایەکیش بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بە هەموو لامان بتوانین ئەو مەلەفە گەشە پێ بدەین ئەوەشمان بیر نەتێت جوازار مەلەفی نەوتی مەلەفێکی زۆر گرنگە هەم لە ڕۆ ئابوووریەکەی هەم لە ڕۆ سیاسیەکەی هەروەها لە ڕۆی کۆمەڵایەتیەکەش بۆی بتوانی تۆ ئەگەر بتەوێ حکوومەتێکی سەرکەوتوت هەبێتن چوار ڕەکیزە یاخود چوار بناغە زۆر گرنگە بۆ حکوومەت ئەوش مەسەلەی گەشەی ئابوووریە مەسەلەی دووەمی ئاشتەوایی کۆمەڵایەتیە کە شەفافێتی نەوت ئەبێت هۆی ئەوەی کە ئاشتەواتی کۆمەڵایەتی لە کوردستان زیاتر بێ سێم ئاشتەوایی سیاسیە کە لایەنەکان بەدەسەڵات و ئۆپۆزیسیۆن کە بە کۆی لایەنە سیاسیەکان بەوانی کە مەلەفەکەشیان جێڕاوە خاڵی پێیان وایە مەلەفی نەوتی خاڵێکی لاواز بووە بۆی چاکسازی سیاسی زیاتر بکرێتن ئەوە خاڵی سێمە خاڵی چوارەم و کۆتایش ئەوش مەسەلەی ئاسایشی نەتەوەیە کە بۆی ئابووریەکی بەهێزت هەبێ دەبێ ئاسایشی نەوتەکەت ئاسایشێکی بەهێز بێ لە ڕووی گەشەکردنەکەی بۆیە من پێم وایە و هیواداریشم ئەو کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان خاڵ بە خاڵ لە هەموو ئاستەکان جێبەجێ بکرێتن تەنها قەتیز نەمینێ لەوەی کە تەنها باسی موچە و دەرماڵە بێت. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز محەممەد کاوانی خاوەنی بڕوانامەی ماستەر لە نەوت و گاز لە سودۆکانمان لە شاری هەولێرەوە لە تەوەری ئەڵقەی بەرنامەی شێرخان لەگەڵم بووی زۆر سپاس کاک محەممەد. بینەرانی ئازیز و خۆشەویست تاوکو ئێستا بینەرمان بوون بەخوای گەورەتان ئەسپێرم کاتێکی خۆش.